ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای قەدەغەکردنی لەشفرۆشی پەسەند کرد کە پرسی هاوڕەگەزبازیشی تێدا جێ کردوتەوە. لە دوای کارکردن بە یاساکە سزای توندی ئەو کەسانە دەدرێت کە بەکاری بەدڕەوشتی تاوانبار دەکرێن و هۆکارن بۆ تێکچوونی شیرازەی کۆمەڵگا. ئێمە دەبینی وڵاتانی ئەوروپا وڵاتانی نەتەوەی گرتوەکان بە ناوی ئازادی و شەقل ئەوسەتیان هەڵخەڵەتاندووە کە دەبێت مرۆڤ ئازاد بێت، بەڵام خۆیان یاسایەکیان بۆ خۆیان داناوە کە لەم یاسایە دەرچویت تۆ عقوبە و یاسای سزای خۆت وەردەگریت. لە دوای ئەمەدا ئەگەر هەر کەسێک خێزانەکەی بگۆڕێتەوە یاخود هاوڕەگەزباز بێ یاخود مەمارەسەی گۆڕینی ڕەگەزی خۆی بکات بەو دکتۆری کیشکارەکەشی بۆ کردووە سزا دەدرێت تایەتی 15 ساڵە، تایەتی 7 ساڵە و تایەتی لە 1 ساڵەوە تاکو 3 ساڵ سزاکەی بۆ داوی کراوە. لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش پەرلەمانتارانی کۆمەڵ و یەکگرتوو زیاتر لە 30 واژۆیان بۆ قەدەغەکردنی کاری بەدڕەوشتی و هاوڕەگەزبازی لە ڕێی پرۆژە یاسایەکەوە کۆ کردەوە، بەڵام سەرۆکاتی پەرلەمان بێ هیچ پاساوێک پرۆژە یاساکەی نەخستە بەرنامەی کارەوە. ئێستاش یاساکەی عێراق هەرێمیش دەبێت پەیڕەوی بکات و بە یاسایەکی باش هەژمار دەکرێت. ئێمە لە کوردستان بەڕاستی هەوڵماندا لە کاتی خۆیان هەم بۆ قەدەغەکردنی وێبسایتە خراپ و بەدڕەوشتیەکان پرۆژە یاسایەکەم من پێشکەش کرد بە واژۆی نزیکەی 30 ئەوەندە ئەندامی پەرلەمان و هەم واژۆیەکشمان کرد لەسەر پرۆژە یاسایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانی بانگەشە بۆ هاوڕەگەزبازیەکەن لە کوردستان، بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان ئێمە زانین نەیتوانی ئەرکەکانی جێبەجێکا لە بواری یاسادانانە. طبعاً پەرلەمانی کوردستان بەڕاستی سەرقاڵ کرابوو بە هێندە ئیشەوە ئیشی لاوەکی بوون و لایەنەکانی دەسەڵات هاوکار نەبوون لەوەی ئەو یاسایانە دەربکەین لە کوردستانە کە بەرژەوەندی گشتی بەباشی تحقیقەکەن و پێویستی کۆمەڵگەن. بۆیە دەرچوونی ئەم یاسایانە چ لە بەغا چ لە کوردستان زۆر گرنگە. ئێمە بێ کۆمەڵگەکەی خۆمان بپارێزین، تا ئێستش کۆمەڵگەی کوردستانی کۆمەڵگەیەکی پاکە. لە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای قەدەغەکردنی لەشفرۆشی و هاوڕەگەزبازی ئەمریکا نیگەرانی دەربڕیوە. لە ڕابردووشدا ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ڕایانگەیاندووە نوێنەراتی ڕێکخرا و وڵاتانی خۆرئاوا بە ئامانجی ڕێگری لە دەرکردنی ئەو جۆرە یاسانە ڕێگریان کردووە. لە هەرێمی کوردستانیش و لەسەر سکاڵای پەرلەمانتارێکی کۆماڵ ساڵی ڕابردوو ڕێکخراوێک کە باشکرا بانگەشەی بۆ هاوڕەگەزبازی دەکرد داخرا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.